بەناوی خۆی بەخشندەی مهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان خۆشحاڵم لە ئەم ئاڵلقەی بەرنامەی گفتوگۆ هاتینەوە خزمەتی ئێوەی ئازوو خۆشەویست بەڕێزان تەوەریە ماڵلقەی بەرنامەی گفتوگۆیە سەبارەت بە هۆکارەکانی زیادبوونی ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان وەک خۆشتان ئاگادارن لە هەفتەی ڕابردوو و لە مانگی ڕابردوو میدیاکان زۆر باسییان لە کۆمەڵێک حاڵەت و کۆمەڵێک تاوان کرد کە لە هەرێمی کوردستان ڕوویداوە ئەمە پێمان دەڵێت کە خەریکە تاوان لە حاڵەتەوە لە کۆمەڵگەی ئێمەدا سەردەکێشێت دەبێت بە دیارده هۆکارەکانی زیادبوونی تاوان لە کۆمەڵگەی ئێمەدا چین ڕۆڵی ئاینی پیرۆزی ئیسلام لە پەروەردەکردنی تاک بۆی کە بیر لە تاوانکردن نەکاتەوە هەروەها ئەم هۆکارانە چین کە مرۆڤ وا لێ دەکات تووشی ئینحراف و لادان ببێت و هەموو جۆرەکانی تاوان لە ژیانی ڕۆژانەیدا ممارەسە بکات وە چارەسەرەکان چین بۆی کە ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان کەم بکرێتەوە بۆی کە تاک بە ئاسوودەی ژیانی ڕۆژانەی خۆی بکات ئەمانە و چەند بابەتێکی دیکە لە ماڵلقەی بەرنامەی گفتوگۆ تاوتوێ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر خالید محەممەد ساڵح مامۆستای زانکۆ هەروەها پسپۆر لە فقهی بەراورد دکتۆر جان بەخێر بێن دەمانەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەین کە جیاوازی نێوان کەتن و تاوان چییە و ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەیبینین زۆرجار میدیاکان باسی لێ دەکەن کامیانە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه سەرتا زۆر سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ کەناڵی ئاسمانی پێیان بۆ ئەم میوانداری سازدانی دەرفەتە ئێمە لە ڕووی قانونیەوە تەصنیفی تاوانەکان ئەکرێت بە مخالفات پاشان ئەکرێت بە جوناح پاشان ئەکرێت بە جینایەت سێ تەصنیفی بۆ ئەکرێت فەرق لە بینی کەتن و تاوانە ئەوەی کە پێ ئەوتێ جینایە ئەوەیە تاوان عادەتەن ئینسانەکە بە مەبەست کردوێتی و کارەکە سزاکەیشی قورسترە لە ڕووی دادگایی و لە ڕووی ماوەی بەندکردن و لە ڕووی حتا غەراماتەوە بەڵام کەتن کابرا زۆرجار لە دەستی دەرچووە نەیزانیوە بەبێ مەبەست کردوێتی هەروەکو لە لایەنە شەرعیەکەی ئێمە تاوانەکان پۆلێنەکەین بۆ نمونە بۆ سەغائیر و کەبائیرمان هەیە وەنیە تاوانە بچووکەکانمان لەگەڵ تاوانە گەورەکانمان هەیە تاوانە بچووکەکان ئەوانن کە لە ڕووی سزاوە سزایان کەمترە و لە ڕووی لێپێچینەوەی قیامەتیش لێپێچینەوەیان کەمترە و ئاسانتر ئینسان ئەتوانێت بە غەرامەیەک یا بە کەفارەتێک یا بە شتەیەک لە تاوانەکە بێتە دەرەوە بەڵام تاوانی گەورەنا زۆرجار ینی مەودای لێخۆشبوونی تەسکترە ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئێستا کە شارەزان باسی لێ دەکەن و میدیاکان زۆر قسەی لەسەر دەکەن هەڵکشانی کام لەم دوو جۆرانەیە ڕێژەکەی زیاد بۆ کەتنە کە کەسەکان بە ئەنقەست نییەوە تا کەوتونەتە ناو حاڵەتەکەەوە یاخود ئەمانەی کە دەکرێت تاوانن بە ئەنقەست ئەمانە ئەنجام دەدەن مەترسیانە لە کام جۆریانن ئەمانی کە ئەکرێ لە کوردستانە تاوانن و تاوانی گەوریشن و تاوانێکن لە جۆری زۆر قێزەون دڕندانە تاوانەکان ئەنجامەدرێن لەبەرەوە ئەوی لە کوردستانە ئاماژەیەکی خراپە ئەوەیە ئەم جۆرە تاوانانە ڕوو لە هەڵکشانن ینی ڕوو لە زیادبوونن لە ڕووی چەندێتی لە ڕووی چۆنێتی کوشتنەکان چۆنێتی ممارەسەی تاوانەکان خۆی بۆ خۆی ئەمە زۆر دیاردەیەکی قێزەون و خراپە و مؤشرێکی خراپە و لە ڕووی چەندێتیشەوە ینی ئێمە ئەبینین بەربڵاوە ڕۆژانە ئێمە هەواڵی کوشتنی خەڵکە بیستین ڕۆژانە ئێمە هەواڵی دیارنەمانی خەڵکە بیستین ڕۆژانە ئێمە هەواڵی ئەوە ئەبیستین کە خەڵکانێک هەن بۆ نمونە بەبێ تاوان بەبێ ئەوەی کەس بزانێت کە سوکارێکی دوژمنداریەتیان هەبێ هۆکارێکی دیار هەبێ بۆ ئەوەی کەم کەسانە ون ببن یا تیا بچن ئەمانە ون ئەبن و تیا ئەچن و ئەکوژێن بە خوێنێکی ساردەوە زۆر باشە بەڕێستان لە واڵی تایبەتی خۆتان باستان لە هۆکارەکانی چەندێتی و چۆنێتی ڕووداوەکان کردووە مەبەستان لە چییە لە چۆنێتی ڕووداوەکان مەگەر تاوان هەر تاوان نییە لە پێشتردا بێەوە ئێستا و لە داهاتووش تاوان ڕاست هەر تاوانە بەڵام ئێمە لە فەلسفەی ئیسلامیە بۆ معالەجەکردنی تاوان ئێمە ئەڵین دایمە تاوانەکان هۆکاریان هەیە زەمینە سازیان بۆ ئەکرێ ینی ئەگەر هاتو ئێمە بمانوێت تاوان بنەبڕکەین ئەبێ زەمینە سازی بۆ بنەبڕکردنی تاوان بکەین بەداخەوە ئەوەی لەم هەرێمەیە هۆکارە بۆ زیادبوونی تاوانەکان ئەوەیە ئێمە ژینگەی تاوانسازی ئەسازێنین بۆ خەڵک ژینگە تاوانکاریەکە بۆ خەڵک دروستەکەین واتە پێچەوانەکەی پێڕەو دەکرێت بەڵێ ئێمە ئەمانەیە لە ڕووی میدیا لە ڕووی زمانی یاسایی لە ڕووی زمانی بەرپرسانی ئەم هەرێمە ئێمە ئەمانەیە تاوان بنەبڕکەین بەڵام بە پێچەوە پچەوانەوە ئێمە زەمینەی بۆ ئەسازێنین بۆ لەبەری ئێمە فەلسفەیەکی دیاریکراومان نییە
یعنی ئەگەر تۆ دیقەتی ئەم دەسەڵات و هەرێمە بی ئەم هەرێمە بێناسنامەیە ئەم دەسەڵاتە دەسەڵاتێکی بێناسنامەیە دەسەڵاتێکە نەناسنامەیەکی ئاینی صرف و بەحتی هەیە نەناسنامەیەکی عیلمانی هەیە نەناسنامەیەکی ڕاستی هەیە نەناسنامەیەکی چەپی هەیە تۆ ناتوانانی ناسنامەی ئەم دەسەڵاتە تەصنیف بکەی بۆی چی ناسنامەیەکی هەیە چونکە ئەم دەسەڵاتە وەکو عەرزم کردی ژینگەی تاوانە سازێنێ بەناو دەسەڵاتێکی شەئێوێ کار لەسەر بنەبڕکردنی تاوان بکە کام دوانەیەک ناگرنەوە بەڵام لە پێچوانەکەیدا دەسەڵاتداران زۆر جار کۆمەڵێک دەستگای ئەمنی تند وە کۆمەڵێک دەستگان دامەزراندووە کە تایبەتن بە بنەبڕکردنی تون و تیژی و دەستگای مکافەحەن مەگەر ئەوان ئەم دەستگانە دروست دەکەن لە پەنایدا زەمینەیەکیش دەسازێن بۆی کە هاوڵاتی تووشی تاوان ببێت ئوستاز تۆ کە دیاردەی تلیا کە ڕێگە پێدا بڵاو بووەوە کە مەیفرۆش و کە سنتەری مەساج و کە ئەو هەموو نایت کڵەپە کردەوە بۆ گەنج و کە سەرخۆش بوو ئاگای لە دەستگای ئەمنی نامێنێ نازانێ پەرچەکردان نازانێ عاقیبەتی ئەو ئیشەی ئەیکا چییە ئەو بە سەرخۆشی کارەکەی ئەنجامەدا ئەو بە سەرخۆشی سیاقەت ئەکا ئەو ئەین تۆ ڕێگەی پێداوە بە بەرچاوی ئەم هەموو عالەمەوە لە ڕووی یاساییشەوە کابرا ئەخواتەوە لە ئەزمەر لە گۆیژە لەکوێ بە ئاشکرا ئەخواتەوە سیاریشی پێیە بە بەردەم هەموو ئەم دەستگایەنەوە بە بەرچاوی هەموو ئەم دەستگایەن و دوای ئەم کابرایە دێ فول سەرخۆش و سیارە لێ ئەخورێ ئەمە پیاو بکوژێ ئەمە چەقۆ بۆ شوێنێ ئەمە سیاری خەڵک دەعەم بک خەڵک بک بەژێرەوە ئاگەی لەوە نییە تۆگەر توێ بنە بڕیکەی ئەم دیاردەی یعنی چی خەڵک ئەوە بە ئاشکرامەی ئەخواتەوە و سیاقەت دەکا و شۆفێری ئەکا و تعدا لە خەڵکەکە یا بۆ نمونە ئەم هەموو کەفیتریایی کە کردوتەوە بۆ دەسەڵات خۆی نازانێ ئەمانە زۆرێکیان ئیش لەسەر بڵاوکردنەوەی تلیاگەکەن ئەو گەنجانی لەوێن کێ لێ پێچینەوەیان لەگەڵاکە تۆ لە بەرامبەرە بۆ نمونە تۆ دی مزگەوتدا ئەەکەی دەستی مزگە و مەمنوعەکەی نایڵی مناڵ فێری قورئان بێ نایڵی مناڵ فێری ڕەوشتی مزگەوت بێ ڕەوشتی ئاینی ئیسلام بێ لە مقابلە ئەم دەرگایی بۆ وەڵا ئەەکەیتەوە لە مقابلە کەرنەڤاڵی ڕەنگەکانی بۆ ئەسازێنی لە مقابلە سنتەری مەساجی بۆ ئەەکەیتەوە لە مقابلە ئاچی ئافرەتی سۆزانی بۆ هاوردە ئەەکەی باشە میدیاکانی بۆ ئەخەیتە گەڕ بۆ ئەوەی کە تەرویجی بۆ بکە بەعکسیشەوە بەرامبەر پەروەردەی مزگەوت تەشەنوجت هەیە ڕێگری لێ ئەەکەی نایڵی خەڵک ئەو ئەخلاقیاتە وەرگرە کاین ئیسلام ئیشی لەسەر دکتۆر بەشێک لەوانەیە کە بەڕێستان باسی دەکەن کردنەوەی کافتێریا و مەیخانە و باڕ و نایت کڵەپ و ئەمانە لە وڵاتانی دراوسێ و لە جیهانیشدا هەن بەڵام ڕێژەی تاوان هەر کەمە یاخود محدودە سنوورێکی بۆدانراوە ئەوی هەرێمی کوردستان بۆچی ڕێژەی تاوان بەرز بۆتەوە زوانیە من لەگەڵ ئەو بۆچوونەی جەنابتانیم لە کام وڵاتە بەم شێوازە بەربەرەڵای و بربڵاوی ئێمە مەیفرۆشی بەو شێوازە مەسموحە لە کام وڵاتی ئەوروپیە 11 ساڵ و 12 ساڵ لەسەر جادەکان مەی ئەفرۆشن ئەی خۆنەوە لە کام وڵاتە دروستە وڵاتان ئەمە بە یاسا ڕێکخراوە بەتەکید لە کام وڵاتە ڕێگە پێ ئەدێ شۆفێر بە سەرخۆشی سیاقەتکە لە کام وڵاتە ڕێگە پێ ئەدرێ مەسەلەن چەک بەم شێوازە بڵاوی کە هەیە لە دەرەوەی دەسەڵاتی یاسا خەڵک چەکدار بێ ئەمانە نین لە وڵاتانی ترا ینی من لەگەڵ ئەویان نیم ئێمە بۆ خۆمان ئەم واقعەمان خوڵقاندووە و ئەم تاوانە خۆمان بەرپرسیاری نەی زۆر جار تاوانبارەکانی کێمە وەکو بەرپرسیاری یەکەم لە تاوانەکانیان وێنایانەکەین وانین خەڵکانێکان لەوان تاوانبارترن خەڵکانێک ئەوان لەوان تاوانبارترن کە ژینگەی تاوانەکەیان بۆ ئەوانە ڕەخساندووە کە ئەوانەیان فێری تاوانکاری کردووە یعنی بۆچی بۆ نمونە منە و پرسیارە زۆر لە مێشکمایە بۆ هەمیشە ئەوانی کە دەستیان لەم تاوانانەیە هەیە چەکداری دەسەڵاتن میلیشیاکانی دەسەڵاتن بۆچی بەسەلەن ئەوانی کە دەستیان هەبووە لە کوشتنی مەلا وشیارە چەکداری دەسەڵات کوشتیانە ئەوانی دەستیان هەبوو ئەم بادەی ئەمجارە چەکداریان هەیە سەر بە دەستگا ئەمنیەکانن هەموو ئەو تاوانکاریانەی کاکرێ ئەندامی هێزە ئەمنیەکان و دەسەڵاتیان تایە بۆچی ئەمە پرسیارە بۆچی لەژێر باڵی ئەمانە خەڵک ئەم تاوانە ناکات دواتر دەسەڵات چی لەمانە سزاداوە بکوژەکانی مەلاوشار سزا دراون تا ئێستا سزا نەدراون بکوژەکانی پاسەوانەکەی بارگای کۆمەڵە هەولێر تا ئێستا سزا دراون سزا نەدراون کام باند کام پیاوکوش لەم کوردستانەیە کە سوکارەکەی دەستی هێناوە بەسەر دڵیا ئەوانی حەڤی شوڵاتیان بەو دەردەبرد کام لەوانە هەتاوە کەسە دادگایی کراون بە سزای خۆیان گەیشتون کەواتە دەکرێت بڵین یەکێک لە خاڵەکانی هەڵکشانی ڕێژەی تاوان ئەوەیە کە یاسا سەروەر نییە لە هەرێمی کوردستان بەڵام لە وڵاتان ئەگەرچی ئەمانش ڕێگەیان پێدراوانی پێشتر باست کرد بەڵام بەهۆی ئەوەی کە یاسا تەوقی ئەم بابەتانەی کردووە ناتوانرێت هاوڵاتی هەمویان بەم شێوەیە بەرەڵایی ئێرە ئەنجام بدات یاسا سەروەرە بۆ خەڵکی هەژار بەڵام بۆ خەڵکی دەسەڵاتدار بۆ ئەوانی کە خۆیان ئەیانوێ لە یاسا دەربازیان کەن بۆ ئەوانە دەسەڵات یاسا سەروەر نییە کێشەکە ئەلەمەیە ینی ئێمە ئەو کەسانی کە ئەم تاوانانە
ئەنجام ئەدن ئەم کەسانە ڕاهێنراون لەسەر ئەنجامدانی تاوان ئەم کەسانە کار ئاسانیان بۆ کراوە ئەم کەسانە پشتیان هەبووە کە تاوانەکانیان کردووە لەبەرەوە بەرپرسیارەتی دەسەڵات هەیە لەم مۆزوعانەیە من ناڵم مەسەل دەسەڵات پێویستوە بڕۆ پیاوم بۆ بکوژە نا بەڵام ئەم زمینەی بۆ سازاندووە چەکداری ئەو بووە باش لەوانەیە زۆر جاروا ڕوو ئەدا ئەم ئەندامانی هێزە ئەمنیەکان ڕایان هێنانون مەسەرەن سوکایەتیان بە کەرامەتی خەڵک پێکردون فێریان کردو سنوورشکێن بن بەرامبەر بە خەڵک ینی چاویان شکانون بەرامبەر بە تاوان لەبەرەوە کابرا کە لە دەرەوەی دەسەڵاتەکەی خۆشی دەسەڵاتە قانونیەکەیشی ئەم ئەخلاقیەتی هەڵگرتووە بەکاری هێنێ لە دەریشەوە زۆر باشە دەمەوێت باسی ڕۆڵی پەروەردەی ئاینی ئیسلام بکەی بەڕێستان لە پەروەردەکردنی تاک وەکەوەی کە بینیمان ئەم باندانی کە ڕۆژانە دەستگیر دەکرێن و تاوان ئەنجام دەدەن ئەهلی باڕ و مەیخانەکانن ئەهلی مزگەوت نین ڕۆڵی پەروەردەیەکی تەندروست پەروەردەیەکی ئیسلامی لە کۆمەڵگەدا تا چەند هۆکارە بەوەی کە ڕێژەکەی دابەزێتەوە بۆی هاوڵاتیان ئاسوودە بشین ینی ئیسلام گەورەیەکەی لەوەیە چونکە یەک باگراوندوی فەلسفەی یەکگرتووی هەیە ئیسلام کاتێک ئەوی لەسەر کارێک بکە لە کۆمەڵێک دەواازەوە کاری لەسەرەکە تا ئاستی منەبڕکردن ئێستا بۆ نمونە سعودیە لەگەڵ ئەو شێواوی دەسەڵاتی کە هەیەی لە ڕووی سیاسیەوە کەمترین ڕێژەی تاوان لە وڵاتی سعودی ئەنجام بدرێت بەپێی ئامارە نێودەوڵەتیەکان بۆ لەبەرەوەی ئەم زەمینانە بەرتەسک ئەکرێنەوە ینی بۆ نمونە من حەزەکەم لە ڕووی پەروەردەی ئیسلامیەوە ئەرزی بەڕێستان بکەم لە ڕووی پەروەردەی ئیسلامیەوە ئیسلام کارەکە لەسەرەوەی کە ئینسان ڕقابەیەکی ذاتی بۆ دروست ئەکا کە پێی ئەوتە ڕقابەی خوا خوای پەروەردگار لە زۆر ئاەتە داکۆکی لەسەرەوە کات و الذین یخشون ربهم بالغیب ئەوانەی کە لە خوا ئەترسن بە غەیب ینی بەبێ ئەوەی کەس چاودێریان بکە ئەم ڕقابەیەیان هەیە ئەم ڕقابەیە کە لە ناخی ئینسانە دروست بوو کە ئینسان لە ناخە لە خوا ترسا تاوان ناکە با چاوی یاسایشی لێ قافڵ بێ با کامێرەکانی چاودێریشی لەگەڵ نەبێ باشە ئەمە خەڵێکی گرنگە کە ئێمە محاولە بکەین خەڵکی خۆمان قەنەعەت پێ بکەین کە خوایەک هەیە چاودێرێتی ئەم خوایە کردەوەکانی ئەبین ئێمە ڕۆژانە میدیاکانمان کار لەسەر کاڵکردنەوەی خوابوونی خوا ئەکەن کار لەسەر کاڵکردنەوەی ئەم ڕقاب و ئەخلاقیاتە ئەکەن ئەمە خەڵی دووەم ئیسلام کە کار لەسەر بنەبڕکردنی تاوانەکە لە ڕووی یاساییەوە کاری لەسەرەکە بۆ نمونە کابرا کەسێکی کوشتەوە بە عەمدی کە سوکاری کوژراوەکە بۆیان هێداوای کوشتنەوەی بکوژەکە بکەن و دەمەفروض دەسەڵات بیکوژێتەوە لەسەر داوای ئەوان ئێستا کەیسەیە لەم کوردستانەیە کە سوکاری کوژراوەکە بە نووسراوی دەست داویانە بە دەستگا ئەمنیەکان ئەڵێن کاکە ئێمە بەرپرسیار نین لەم کەسێکە لەم کێشەیە کە کوڕەکەمان دروستی کردووە بیکوژنەوە دەسەڵات نایکوژێتەوە ئەمە کە دەسەڵات نایکوژێتەوە ئەمە وا ئەکا بەوەی یەکەم ئەم ئەپارێزێت تاوانبارەکە بە سزای خۆی ناگا باشە دووەم ئەمەش پاڵنەرە بۆ ئەوەی کەلەوانەیە کە سوکاری کوژراوەکە پەنابەرن بۆ وەسائلی عەشایری تر بۆ ئینتیقامی پێ بکەنەوە ئەو کاتە حاڵەتی ئینفیلاتی ئەمتی دروستە بێ لە وڵاتەکەیە لەبەرەوە ئەمە ئیسلام کاتێکگەی کە ئیسلام عقوبەی قیساسی هەیە بۆ ئەو عقوباتانی کە ئیسلام دایناون جگە لە حاڵەتی ڕقابە ئیمانیەکەی کە دروستیەکە لە مقابلی ئەمە عقوبەیەکیش هەیە ئەگەر کابرا ڕقابە ئیمانیەکە نەیگەڕایەوە جاری وایە عقوبەکە ڕەدع و زەجری ئەکا عقوبەکە چۆن ڕەدع و زەجرەکە عقوبەکە یەکەم نایەڵێ کابرای تاوانبار تاوان بکە بۆ نمونە بۆ خوا ئەفەرمێ وەلەکم فی القیصاص حیات بۆ ئەفەرمێ لە کوشتنەوەیە ژیان هەیە چونکە هەر بکوژێک ئەگەر بزانێ سوور بزانێ ئەکوژرێتەوە قەت کەس ناکوژێ ئەوانی کە تاوانیان کردووە لە هەرێمی کوردستان ئەم باندانە مەترسی ئەوان نەبووە کە ڕۆژێک لە ڕۆژان دەستگیر دەکرێن و سزا دەدرێن ئوستاز ئەگەر مەترسیان هەبوایە نەیانەکرد ئەو هەموو تاوانانی میدیاکان باسییان کردووە تاوان هەبووە پیاوێک خێزانی خۆی و مناڵەکانیشی کوشتووە تاوان هەبووە مەسەلەن ژن مێردەکەی کوشتووە تاوان هەبووە مناڵ باوکو دایک و براکانی کوشتووە تاوان هەبووە ئەم هەموو تاوانانی ئێمە میدیاکان خۆیان بۆمان باسەکەن یەک تاوانبارم پێ بڵێ لەمانە سزا درابێ زۆر باشە بەڕێستان ئاماژەتان بەوە کرد کە ئیش دەکرێت لەسەرەوەی کە ڕۆڵی خوا و ڕۆڵی ئاین لە دڵی تاکەکان لاواز بکرێت لە بەرامبەردا ئێمە دەکرێت بپرسین کە بۆچی ئەم تەڕافەی بەرامبەر ڕێگەیداوە کە ڕۆڵی ئاین لاواز بکرێت لە دڵی تاکەکاندا ئەوانی کە ئیش لەسەر ئاین دەکەن ئایا ئەمانە کەم تەرخەمن یاخود هەژمونی ئەوانی بەرامبەر زیاترە نا عادەتەن ئەوان ینی بەداخەوە ئێمە ئەم دەسەڵاتێکە مامەڵەیەکی ئایدۆلۆجیستانی لەگەڵ هەموو کەیەکانی کۆمەلگاکە لەگەڵ هەموو جومکەکانی گۆمەڵکاکە ئەم کە دەسەڵاتێکی ئەلمانیە کاڵ
ینی کار لەسەر کاڵکردنەوەی پرسی ئاینەکە لە کۆی پرسە کۆمەڵایەتەکان سیاسەکان ئابوووریەکان ینی ئەم سەنگەری لە دین گرتووە لە کاتێکا سەنگەرگرتن لە دین ئەبەو شێوازە ئاقار ینی پەروەردەی تاکی ئەو کۆمەلگایە بەرە ئەو ئاقارە ئەبا دەفەرمو بڕۆ معالەجەیکە تۆ بەدیلت پێ نییە فەرموو پەروەردەی ئیسلامی کاڵەکەیتەوە دەرزی مزگەوتەکان لا ئەبی ئێوە لە بزانم گەن چۆن پەروەردە ئەکەی بە چی سیستەمێک پەروەردەی ئەەکەی چۆن ئەتوانی ڕقابەیەکی ئیمانی وای تیا بچێنی کە ئەم کابرایە تاوان نەکا ئێمە کە باسی بۆ نمونە سەردەمانی پێشوو ئەەکەین لە دوای وفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بوو بە خەلیفە ئیمامی عومەری کرد بە قازی لە مەدینەیە 6 مان قەزاوەتی کرد دوای هاتەوتی کاکەم قەزاوەتە من نایکەم گوتی بۆ گوتی هیچ کەیسێک نییە لە دادگایە لە ماوەی ئەو 6 مانگەیە کە من قەزاوەتم تیا کردبێ خەڵک حقوق و حدودی خۆی ئەزانێ فەفیمە القەضا کەواتە قازیمان بۆ چییە دەی باشە تۆ وەرە لە سەدەی 20یەکە لەم سەدەی ڕۆشنبیری و بەناو ئازادی و ببوو ڕەقسەت پێ دەبڕم بەڵام بەشێک لە بینەران ئێستا ڕەنگە وا بیر بکەنەوە ئەو سەردەمە خەڵکانێکی کەم بووە ئیدارەدانیان کەمتر بووە تاوان کەمتر بووە ئەمە دەکرێت بکرێ بە پاساو ناکاکە بۆچی تاوان کەمتر بووە سەردەمانی پێش ئەو سەردەما زیندە بەشاڵکردنی ئافرەت و غاڕاتی قەبەلی و کوشتۆ بڕکردن و دوژمنایەتیەکی شەڕی وەکو داحیس و غەبرا ئەمانە کە هەبوون لەناو عەرەبەکانە ئەم عەرەبە خێڵێکی و دەشتێکیانە ئیسلام ئەخلاقی فێرکردن ئیسلام پەروەردەی کردن ئیسلام فێری ئەوەی کردن ڕێز لە مافی خەڵکو و مافەکانی خۆیشان بگرن کاڵکردنەوەی ئەم پەروەردەیە ئەو دەرەنجامەی لێ ئەکەوێت و خۆتەنها ئێمە بەرکەوتەی ئەم حاڵەتە نین لە دنیایە ڕێژەی تاوان بەرەو زیادبوونە بەڵام ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەم تاوانانە نەبوون لە کللتوری کۆمەڵایەتی ئێمەیە قەت نەبووە ئینسان ئەو نە بە خوێنساردی خەڵک بکوژێ مەسەلەن بیسراوە کاتی خۆی یەکێک لە شوێنێکا کوژرابێ 6 مان خەڵک نەیوێرەوە بۆ ڕێگەیە یا بڕوە ئەو شوێنە بەناوی ئەو کوژراوە ناونراوە ئێستا ڕۆژانە خەڵکە کوژرێ لەو بازارانە ئەتیادی خەڵک بەلای جەنازەکەی ڕوا کێشەی نییە کەواتە ئێستا تاوان لە زیهنی خەڵکدا ئەوانەی کە نیازی تاوانێن هەیە ئاسایی کراوەتەوە بەتەکیید بۆچی وەکو عەرزم کردی ئاسایی کراوەتەوە لەبەری ئێمە میدیاکانمان ئیشی لەسەرەکەن ئێمە مەسەلەن ئەو تەکنۆلۆژیایی کە هاوردە ئەکرێتە ئەم وڵاتەوە پۆبجیە و مەسەلەن ئەو هەموو یاریەی کە ئینسان لەسەر عنف ڕادێنێ لەسەر کوشتنی ئینسان ڕادێنێ ئەمانە هیچ ڕقیب و حەسیبێکی زۆر باشە دواتر دەینە سەر ڕۆڵی میدیا و هۆکاری چەکی بە مۆڵەت و ئەم بابەتانش بەڵام هەر دەمەوە لەسەر خودی پەروەردەیشی ئیسلامی بوەستین بەڕێستان زیاتر قسەی لەسەر بکەن ئیسلام چۆن دەتوانرێت جارێکی دیکە بەم فۆرمەی پێشتر وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد لە سەردەمی سەحابەکە تاوان نەبووە بگەڕێنرێتەوە ناودڵی تاکەکان بۆی کە هاوڵاتی هەر هیچ نەبێگەر لەبەر سزای یاسای دنیایە کەش نەبێت بیر لە سزایی دوا ڕۆژ بکاتەوە بۆی کە خۆی لە تاوان بپارێزێت وەکو عەرزم کردی ئێمە پێویستمان بەوە هەیە دەسەڵات حاڵەتێکی ئاشتەوایی بکە لەگەڵ پرسی ئاینە لەگەڵ مزگەوتە لەگەڵ مامۆسایانی ئاینیە ئەمە تەنها بەدەسەڵات دەکرێت بەتەکید بزانین بۆ تەنها بەدەسەڵات دەکرێت لەبەرەوەی دەسەڵات سەنگەری گرتووە لەم کەیسە دەسەڵات سەنگەری گرتووە لەم پرسە دەسەڵات پەیمانگا ئیسلامیەکان دائەخات دەسەڵات مثلەن خوێندنی ئیسلامی ناشرینەکە لە پێشچاوی خەڵک دەسەڵات وتاری ئاینی دایمە محکوومەکە لە پێشچاوی خەڵک دەسەڵات وتاری ئاینی ئەکا بە بەرپرسیار لەو دیاردە دزێ و قێزەونانەی کە هەن دەسەڵات کە ئەمانە ئەکا بۆ نمونە ئەمە زەنگێکی مەترسیدارە بۆ نمونە ئەم دەسەڵاتە حاڵەتێکی فۆبیای دروست کردووە کابرا ناوێری مناڵەکەی بنێرێتە مزگەوت فێری قورئان بێ ناوێری مناڵەکەی بنێرێتە مزگەوت فێری پەروەردەی ئیسلامی بێ ئەگەر مەسەلەن نوێژ بکە نایڵی بڕوا نوێژ بکە ئەمانە دەسەڵات ئەیکەن لەبەرەوە ئەرکی دەسەڵاتە من پێم وایە یعنی ئیمامی عومەر کاتی خۆی کە ئەیفەرموو لە خلافەتی خۆیان لەو تعثرت نملة على نهر الفرات یا بغلة على نهر الفرات ئەیفەرموو ئەگەر وشترێک ئەگەر بارگیرێک حتا ئەگەر مێرولەیەک هەڵموتێ لەسەر دەریای فرات ئەفەرمێ من ترسم لێ ئەنیشێ خوا محاسبەی من بکە لما لم تصلح لها الطريق بۆ تۆ ڕێگەکە بۆ چانەکرد ئەو هەڵموتی و قاچی شکایە زەرەری پێگەیشت ئەی باشە کەواتە نابێت دەسەڵات بەرامبەر بەم کەیسانە بەرپرسیارەتی خۆی وەکو عەرزم کردی بەرپرسیارەتیەکانیش ئاسانە یعنی وەرن ئەمانە بە سزای خۆیان بگەێنن با ئەمانە سزا بدرێن جاین ئەم حاڵەتە کار لەسەر کەمکردنەوەی تاوانەکە یان نایکە بابین نادیەکان دابخەین باشە بابین ئیش لەسەر بنەبڕکردنی دیاردەی تلیاک و سنتەرەکانی مەساژ و داخستنی نایت کڵەپ و کەفیتریاکان بکەین با ئیش لەسەر ئەمانە بکەین ئەمانە هیچ پەیوەندیەکیان بە پەروەردەی تاکێکی تەندروستەوە نییە بۆ کۆمەلگا هیچ کۆمەلگایەک بە نایت کڵەپ و بە دیسکۆ و بە مەساج پێش ناکەوێ هیچ گەنجێک بەمانە نابێت بە گەنجێکی بیرمەند بەنابێت بە کەسێکی سەرکەوتو نابێت بە کەسێکی بەرهەمهێن ئەمانە هەر هەمیان ئیش لەسەر داڕوخاندنی ئەخلاقی کۆمەلگاکانەکەن لە مقابلە مەسەلەی دین مەسەلەی ئەخلاق مەسەلەی پاراستنی کولتوری کۆمەلگا مەسەلەی ڕەسەنایەتی میلات ناسنامەی نەتەوایەتی
ئیش لەسەر ئەمانە بکەین با بزانین ڕێژەی تاوان باڵانسی تاوان زیاد دەکا یا کەم ئەکا ئەمە حتا بە قانون ئێستا خۆی بە دەقە قانونیەکانمان لەواشی لە ڕووی دەقی قانونیەوە ئێمە زۆر مشکلەمان نەبێت لە ڕووی جێبەجێکردنی دەقەکانەوە ئێمە کێشەمان هەیە یعنی ئەگەر دەقە قانونیەکانیش جێبەجێ بکرێ باشە لەوانەیە هەر بۆ خۆی فاکتەرێکی ئیجابی بێ لەسەر کامکردنەوە بەڵام نایکات دەسەڵات نایەوێت دەقە قانونیەکانی جێبەجێ بۆچی دەسەڵات ناوێت دەقە قانونیەکان جێبەجێ بکات مەگەر هەر خۆی لە پەرلەمان و بیرمەندان و عاقڵمەندەکان ئەو یاسا جوانانەیاندا نەڕۆشە بۆ ڕێخستنی کۆمەلگا ئەخنوکو عەرزم کردی لەبەروی دەسەڵات زۆر جار بەرژەوەندی نییە ئەمانە بکەن چونکە هەندێک لەوانە بۆ خۆیان دەسەڵات دەیەوێت کە تاکیشی بێ ئاگایی ناهۆشیاری مەشرۆبخۆر یاخود تریاخۆر بێ بۆی کە ئاگای لە کە سیاسیەکە نەمێنێ مەبەستەکەت ئەوە ئەمە یەکێکە لە خاڵەکان دووەم لەبەروی هەندێک لە تێوەگلاوانی ئەم کەیسانەت ئەندامانی دەستگاکانی دەسەڵاتن خۆیان بۆ نمونە دەسەڵات هەندێک جار لە پشتیانەوەیە هەندێک جاریش ئەندام بوون لە یەکێک لەو جیهاتانەیە لەو دەستگایانەیە ئیشان کردو بۆ ئەو دەستگایانە بۆیە ئەگەر دەسەڵات بێ ئەمانە بە سزا بگەێنێ لەبەرەوە لە ممکنە لە داهاتووە ئەندامانی تری ئەم دەستگایانە چۆنەڵی بە ئاراستی ئەوان نەڕۆن چونکە ئەترسن لەوەی کە ڕۆژێک لە ڕۆژانەوانیش بە سزا ئەگەێن پەروەردەی خێزان تا چەند ڕۆڵ دەبینێ بۆی کە تاکێک پەروەردە بکات دواتر کۆمەلگە لێ بحەسێتەوە نەک کۆمەلگە لەبەری ڕاکات پێتان وانییە ئێمە دوجار دایکان و باوکان بە تایبەت لە ڕۆژگاری ئەمڕۆدا بەهۆی ئەم جیهانگیریە لە بیرکردنەوە ڕاکەڕاک بە دوای مادەدا کەم تەرخەمن لە پەروەردەکردنی منداڵەکانیان منداڵیشی تەندروست پەروەردە ناکەن ئەوانەی کە لە ڤیددیۆکاندا دەردەکەوێتەوەن باران هەموو موالیەکانیان لە نزیکی 2000 و 2001 و ئەمانەیە پەروەردەیەکی تەندروست پەروەردەیەکی جوان لەلایەن دایکان و باوکان تا چەند هۆکار بۆی کۆمەڵگەیەکی باش فراهەم بێت کارزان لەوانەیە باوکو دایک کەم تەرخەم بن و لەوانەیە بە هەڵە پەروەردە بکەن بەس هیچ باوکو دایکێک ناوێ مناڵەکەی تاوانبار دەرچێت ئەو پەروەردە سەقەتە لە دەرەوە مناڵەکە وەریگرتووە لە نادی وەریگرتووە باشە لەو شوێنانە وەریگرتووە کە ژینگەی تاوانکاری تیا سازاوە ئەگەنە باوکو دایکێک چ باوکو دایکێکدا ئەنیشە بە مناڵەکەی ئەڵێ دز بە چ باوکو دایکێک حەزەکە مناڵەکەی پیاکوش بێت چ باوکو دایکێک حەزەکە مناڵەکەی مەسەرەن لاڕێ بێ هیچ باوکو دایکێک لە ڕووی منتەڵەقی دڵسۆزیەوە ئاوانی لەوانەیە کەم تەرخەم بن لە پەروەردەیە بەڵام ئەمڕۆ پەروەردە لە دەستی باوکو دایکە نەماوە یعنی ئەمڕۆ ڕاگەیاندن پەروەردەکارێکی سەرەکیە بۆ نمونە جاران من کەسێک لە ئەخلاقی ڕازی نەبوومایە لەوانەیە لەو گەڕەکەش نەبوومایە کە ماڵی ئەوی تایە ئێستا ئەوی کە من لە ئەخلاقی زۆر ناڕازیم باش لە ماڵەکەی منە دێ لە لای سەرەوە لە تەلەڤیزیۆنەکە ئەو قسە بۆ مناڵەکانی منەکە ئەو پەروەردەی مناڵەکانی منەکە دوژمنەکانت ئەوە زۆر بوون مەسەڵەن فەیسبوک تویتەر ئەو حاڵەتان ئەو تەکنۆلۆژیایی کە هەیە ئەم یاریانێکی هاوردە کراونە ئەم وڵاتەوە مناڵی ئێمە لەسەر ئەمە پەروەردە ئەبێ یعنی تۆ وەرە بە جەدوەل بیکە خشتەیەک بکێشە بزانە مناڵ تا چەند ئاراستی باوکو دایک وە کاریگەری باوکو دایک لەسەر پەروەردەی هەیە وە چەند ئاراستە دەرەکیەکان پەروەردەی ئەەکەن ئەوانە زیاتر پەروەردەی ئەەکەن بۆیە من ئەگەڕێمەوە سەرەوەی دەسەڵات نابێت لە دەرەوەی پەروەردەی باوکو دایک ژینگەی تاوانکاری بسازێنێ بۆ مناڵ ئەبێ بەعکسەوە ڕێگەی لێ بگرێ ئەبێ دڵسۆزانە هەوڵ بدا تاکی ئەم کۆمەلگایە هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە تاکێکی تەندروست بێ تاکێکی تاوانبار نەبێ ژینگە تاوانگاریەکانی لێ بگرێ باش ئەمە لەو جانبەوە بەڵام دایکان و باوکانیش خۆیان ناتوانن ڕێگە لەو هۆکارانە بگرن وەکو بەڕێستان وتان ئەو جیرانی کە دوێنێ ئێمە لێمان ڕادەکرد لە کۆڵانەکە یاخود لە کۆڵانەکە دەرمان دەکرد بەهۆی خراپی ئێستا هاتووە لە سەروی دیوەخانەکانمان دانیشتووە ئایا ناتوانن دایکان و باوکان بۆ پەروەردەکردنی منداڵەکان ئەم کەناڵانە بستڕنەوە یاخود ئەم ئینتەرنێتە ڕەهایی کە لە بەردەستیاندا بە کەیفی خوان بەناو یاری و کۆمەڵێک فیلمی کوشت و کوشتار دادەسن ئەمانە سنووریان بۆ دابنێن لەلایەن دایکان و باوکانەوە بۆ ئەتوانێ بەڵام سنوورێکی مەحدودە بۆ من لە ماڵەوە نایڵم مناڵەکەم سەیدیکە کاچێتە بەردەرگا ڕەفیقەکەی ئەنتەرنێتەکەی بۆ کات و پیشانی ئەدا کاڕواتە مەسەلەن کاڕواتە دەرەوە کاچێتە گازینەوە لە تەلەڤیزیۆن ئایبینێ ئەین تۆ ئەم سیاسەتی عەولەمەیی کە هەیە لە وڵاتانەیە و ئەیمە ئەڵین دنیا بۆ وەدەیەکی بچووک باشە ئەم سیاسەتی عەولەمەیە خصوصیاتی تاکو کۆمەلگاکانی نەهێشتووە یعنی سیاسەتێکی چۆنەڵی شەپۆلێکە ئەتماڵەیە ئەبێ هەڵکەی لەگەڵی ئەبێ بڕۆی لەگەڵی ئێمە ئەتوانین ئیسفادە لەم تەکنۆلۆژیا بکەین بەڵام ئیسفادەیەکی تەندروست بکەین ئێمە خصوصیات تایبەتمەندیەکانی ئاینی خۆمان ئەخلاقی خۆمان کلتوری خۆمان نەتەوایەتی خۆمان ئەمانە بپارێزین
هەوڵ بدەین نەتوێینەوە یعنی ئەم ئومەتە ئەم میلەتە هەوڵ بدەین ئەم ئەخلاقیاتە جوانی کە باو باپیرانی هەیە بۆ نەتوێتەوە لەم واقعی کە هەموو ئەوی لە ئەوروپاوە دێ باشترین بۆ ژیانی ئێمە. لە ئێستادا مەترسی لەسەر ئەو کلتورانە هەیە؟ ئێمە ئەمڕۆ بەرنامە ئەەکەین هەر ناوی ئەنین بۆی کە دژە باو یعنی ئێمە دژی ئەو باوانین کە هەین. ئێمە مەسەلەن ڕێکخراو دروستەکەین بە ناوی ڕێکخراوی دابڕان لە چی دابڕان لە ئەخلاق لە دین لە کۆمەلگا لە ڕەسەنایەتی لە نەتەوایەتی. ئێمە بۆ نمونە بیری فیمینیستی دێنین لە وڵاتانەیە بڵاوەکەینەوە سنتەری جەندەر دروستەکەین لە زانکۆکانە ئەمانە کی لەگەڵ ڕەسەنایەتی و ئەخلاقی میلەتی کووردا گونجاون. ئێمە ئێستا ڕێکخراومان هەیە دیفاع لە بیری هاوڕەگەزبازی ئەکا تابلۆی هاوڕەگەزبازی هەڵەوەسێ بۆ ئەو خەڵکە و بڵاوی ئەکاتەوە. ئەمانە کە ماڵین دەسەڵات بەرپرسیانن خۆمانە بە بەرچاوی دەسەڵاتەوە ئەکرێن دەسەڵات ئەکرێ بڵێ من بێ ئاگام ئەگەر بێ ئاگابێ وەکو عەرەب بڵێ فەئین کونتە لا تەدری فتیلکە مصیبەة وئین کونتە تەدری فالمصیبەة ئەعظەم. ئەگەر نەزانن ئەمە خۆی مصیبەتە بەس ئەزانن بۆ چونکە ئەمانی من باسیەکەم ئاشکران یعنی شتێک نییە بڵێ شاراوی و پێ حتا پێویستی بە سکاڵانیە ئەمانی کە هەن بە بەرچاوە هەن ئەم دیاردانە ڕۆژانە دووبارە هەبنەوە. بەڵێ دکتۆر سەبارەت بە چەکی بێمۆڵەت بە ئەن قەست واکراوە کە هاوڵاتی ئاسان دەستی بگا بە چەکی بێمۆڵەت یاخود ئەمەش دەتوانین بە هۆکارێکی دابنین بۆ زیادبوونی ڕێژەی تاوان ئەنی هۆکار چییە لە پشت ئەمە دەسەڵات بۆچی دەوێت ئەمە ئەوە کاکارزان دیاردە تاوانکاریەکان بە چەکی بێمۆڵەت ناکرێن بە چەکی بۆ مۆڵەت دەکرێن. ئەم چەکانی تاوانەکانی پێکرێن مۆڵەتیان هەیە خاوەنی چەکەکان ئەندامی دەستگا ئەمنیەکانن ینی ئەبێ خەڵک لەمە تێبگا ینی ئێمە پەنجە ناکەینە سەر برینە حەقیقێکە ئەو شوێنانی کە ئازارەکەی تایە بۆیە دائیمەن ئەگەر تەشخیص غەڵەت بۆ عیلاجەکەش غەڵەت دەبێ. ئێمە وا ئازانین ئەگەر چەکی بێ کام چەکی بێمۆڵەت کاکە ئەمانی کە ئەم تاوانانیان پێکراوە بڕۆ بە داتا بیهێنە بزانن لە 99 تاوانەکان بە چەکی بە مۆڵەت کراون بە بێمۆڵەت کراون بە چەکی بە مۆڵەت کراون. ئەم چەکانە خاوەنەکانیان مۆڵەتی هەڵگرتنی چەک و بەکارێنانی چەکیان پێیە. ئەمانە ئەندامانی هێزە ئەمنی و هێزە چەکدارەکانن ئەم تاوانانەیان کردووە. بڕۆ من پێم وانە بەعکسەوە ئەو خەڵکانی چەکی بێمۆڵەتیانی هەر ناوێرن هەڵی بگرن ئەستن لەوانەیە کابرا لە ماڵە بۆ دیفاعکردن لە خۆی دایناوە بۆ چکە ئازارە لە سەیتەرەیەکە لە شوێنێکا لە خاڵێکی پشکنی نەست چەکەکەی لێ ئەسەنن ئەوەی چەکەکەی پێ و خەڵکی پێ ڕوود کردێتەوە خەڵکی پێ کوشتووە مافی هەڵگرتنی چەکەکەی و مۆڵەتی هەڵگرتنی چەکەکەی و مافی بەکارێنانی چەکەکەی شێوە کە بەکاری هێناوە. دکتۆر هەر سەبارەت بە ڕۆڵی میدیا لە وەکو ئەمڕۆ لە سەردەمی ئەو عەولەمە و گلۆبالیزیشن داین و میدیا ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە لەسەر بیرکردنەوە و ئاڕاستەی بیرکردنەوەی تاکەکان. ئێمە چۆن دەتوانین سوود لە میدیایەکی تەندروست وەربگرین لە بەرامبەردا کە میدیایەکی خراپ هەیە کە ڕێگە خۆش دەکا ئێمە چۆن سوود لە میدیایەکی تەندروست وەربگرین بۆی کە تاکەکانی پێپەروەردە بکەین؟ ئوستاز ئێمە ئەبێ میدیایەکمان هەبێ ئەم میدیای ڕسمی دەسەڵات بێ وەکو چۆن لە وڵاتانی ئەوروپا. تۆ بۆچی دەتەوێت هەمویان بگەڕێنیتەوە لای دەسەڵات مەگەر ئەمە بە ئەحزابی سیاسی دیکە بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ناتوانن کار لەسەر عرضت کەم ئەگەر دەسەڵات میدیایەکی مەسەڵەن حکومەتی هەنێم بۆ خۆی میدیایەکی بەرپرسی هەبێ ئەم میدیایە پەخشی بەرنامەی پەروەردەی پەخشی بەرنامەی زانستی پەخشی ئەو بەرنامە کۆمەڵایەتیانە بکە کە بە سوودی ئەخلاقی و ئیمانی و کە بە سوودی کۆمەلگاکانە گەڕێتەوە باشەوە ڕێ بگرێ لەو میدیایانەی کە شتی خراپ پەخشەکەن ئەو میدیانی تەرویج بە شتی خراپ بدەن ئەو میدیانی کە دیاردەی خراپ دێنە ناو کۆمەلگاوە هاوردەی ئەەکەن ئەو کاتە میدیا ئەکرێ مەسەن ئێمە کۆنتترۆلکردنی میدیا گرنگە ئێمە چونکە بۆ کەناڵەکانی میدیا بۆ نمونە ئێستا چ کەناڵێک سانسۆری لەسرە ئەو بەرنامە دۆبلاشکراوانی کە تورکی و ئیسپانی و مەکسیکی و سینی و چی کە ئەوانە پەخشەکەن و هەندێک لەو درامایانە هۆکار بوون بۆ دروستبوونی دیاردەی تاوانکاری مەسەن ئەوانە هۆکارن بۆ بڵاوبوونەوەی خیانی زەوجی و ناپاکی هاوسەرگیری ئەوانە هۆکار بوون بۆ زیادبوونی ڕێژەی تەلاق ئەوانە هۆکار بوون بۆ ڕێژەی زیادبوونی کێشە کۆمەڵایەتیەکان بۆ چونکە ئەمانە تەرویجەتن یعنی کام دراما لەم درامایانە کۆمەڵی ئەکتەری تیانی ئەم ئەکتەرانە سەرقاڵی ناپاکی هاوسەرگیرین لە ژیان و لە پرۆسی هاوسەرگیری خۆیانە دراماکەش عەزرت کەم دراماکەش ئەمانە جوانەکە ئەمانە ئەڕازێنێتەوە ئەمانە وەکو کەسایەتیەکی کۆمەلگای سەرکەوت و ئەمانە وەکو خەڵکانێکی بەختەوەر نیشانەدا وا ئەکا بۆی خێزانەکەی من و خێزانەکەی تۆ خوشکی من و خوشکی تۆ چاو لەم ئەکتەرانە بکەن بیانێ بگەن بەو ئاسوودەی بیانێ بگەن بەو ژیانە بیانێ بگەن بەو ئاستی ڕۆشنبیریە کە درامەکە وای وێنە دواتر بۆیان دەردەکەوێت کە ئەم کللتوری هی ئەوان لەگەڵ کللتوری ئێمە جیاوازە کوشتنی لێدەکەوێتەوە پاژۆی کە کوشتنی لێکەوتەوە پاژۆی کە خۆسووتانی لێکەوتەوە بۆ ئێمە سەرەتا دراماکان
بۆ نمونە ئێمە بۆ کوالیتی کۆنتترۆلی خۆراکمانەیە بۆ کوالیتی کۆنتترۆلی ڕاگەیاندنمان ویستم لەسەرەوە قسە بکەین مەگەر وەزارەتی ڕۆشنبیری لەم بابەتەدا ئەم فیلمانەی کە دۆبلاژ دەکرێن تەری ئەواندا تێپەڕ نابن ئەمە کوالیتی کۆنتترۆلێکیان نییە بۆی نەخێر هەیشیان بێت چاوپۆشی ئەەکەن لەو جۆرە درامایانە چکۆکو عرضم کردی ئەوان مەبەست ینی دەسەڵات بەتەنگ ئەم پرسەوە نییە بەتەنگ ئەخلاق و بەتەنگ ینی هەندێک شت هەیە سەیرە بۆ نمونە دیاردەی لەش فرۆشی بە قانون مەمنوعە باش لەم وڵاتەیە ڕێگەی پێ ئەگریا ڕێگەی پێ نەدراوە خانەکانی لەش فرۆشی بە ئاشکرا کارەکەن یا بە ئاشکرا کار ناکەن نایت کڵەپەکان بڕۆ سەرچنار شوانە بڕۆ سەرچنار سەیدی ئەو شوێنانەکە مەی و مەشروبی تیا ئەفرۆشێ و یانەکانی شەوانی تایە ئەمانە بە ئاشکرا ئافرەتی سۆزانیان تیا یا تایەنانیە تایەنایە کام ڕێکخراو من پێم سەیرە ینی هەندێک ڕێکخراوی ئافرەت هەیە کە بابەت ئیسلامی دێتە پێشەوە ئەوان ئیسلام بە هۆکاری چەسانەوەی ئافرەت و بێڕێزیکردن بەرامبەر بە ئافرەت دەزانن تۆ بۆ ناچی مەسەرەن ئوتێلێکی گەورە ئەبینی ڕسمی ئافرەتێکی پێوێ پشتی پیاوێ گەشێلێ ئەمە سوکایەتی نییە بە کەڕامەتی ئافرەت بە بەرچاوی دەسەڵاتەوە بە بەرچاوی دەستگاکانی ڕاگەیاندنەوە بە بەرچاوی ڕێکخراوەکانی ژنانەوە هەر ئوتێلەکەم ئوتێلانن دەیەها ئافرەتی وای تایە باشە کە بەس ئیشی ئەوەیە مەساج بۆ پیاو بکە واتە ئافرەت لێوەدا بووە بە خزمەتکاری پیا و لە کاتێکدا دان ڕێکخراوی ژنان هەیە کە دیفاع لەوە دەکە کە ژن و پیا و یەکسان بن تو بەیانی وەرە بابەتێک سەبارەت بە پرسی ئافرەت مەسەرەن بۆ وروژێنە سەد ڕێکخراو دەمەی لێ ئەکاتەوە بەس ئەوانە تەبیعیە ئەوانە بە ئازادی ئافرەت ئەبینین ئەو بەدڕەوشتی بە ئازادی تێ ئەگا بە سۆزانیکردنی ئافرەت بە مافت تێ ئەگا ئەمە کێشەکەی ئێمە ینی ئەم دەسەڵاتانە وەکو عرضم کردی باگراوندە ئایدۆلۆژیەکەی خۆیان هێناویانە کارایان کردووە و خستویانە شۆڕیان کردوەوە بە هەموو سێکتێرەکانی ئەم کۆمەلگایەیە ئەگینا لەکوێی دنیاە هەیە بەکاڵاکردنی جەستەی ئافرەت ئازادی و ڕۆشنبیری و ماف پێ بۆ ئافرەت لەم هەرێمەی ئێمەیانە بێ لەم هەرێمەی ئێمەیە ئەم دیاردانەوەکو عرضم کردی بە ئاشکرا بۆ نمونە ئێمە ئەو هەموو ئافرەتەی بە ناوی هونەرەوە ئەهێنرێتە ئەم هەرێمە کە بەدەیەها دەفتەر و بە هەزارەها دۆلار و سەدا هزار دۆلاری تیان خەرجەکرێ بە ناوی چیەوە دێنرێن ئەم وڵاتەوە ئەو تەوەجوسی هەیە بۆ نمونە لە هەفتەی پێشوە پێشانگای کتێب کراوەتەوە لە هەولێر پڕفرۆشتنین کتێبە ئاینەکان بوون ئەم بەمە قاڵسە ئەو ئەمەش پرسیارێکە دکتۆر لە کاتێکدا لە کۆمەڵگەیەکدا بیرکردنەوەیکی ئاینی ئایدۆلۆژی زۆر باش هەیە ڕێژەی فرۆشی کتێبەکان لە پێشنگەیەکی نێودوڵەتیدا زۆرینەی کتێبی ئاینی دەبێت کەچی ڕێژەی تاوان هەر لە ئاستێکی مەترسیدا زانین بۆچی ئەزانی داتاکان هۆکارەکەی چیە لەبەرەوەی زۆرترین ئەو کەسانی ئەخوێننەوە خەڵکە دیندارەکانن بەڵام زۆرینەی ئەو خەڵکانەی کە ناخوێننەوە هەر ناخوێنێتەوە ئەستان یعنی ئێمە خەڵکە خوێنەوارەکان ئەوەی ئەخوێننەوە زۆربەی ئەوانی ئەخوێنەوە خەڵکی دیندارن بەڵام لەگەڵ ئەوەیش کە زۆربەی ئەوانی ئەخوێنەوە خەڵکی دیندارن بە دیندار و بێدینمانەوە خوێنەوارەکانمان کەمینەیەکی کەمین لە کۆی کۆمەلگایە واتە کۆمەلگەیەکی ناهۆشیارن بە فۆرمە گشتێک کۆمەلگەیەکی ناهۆشیار تۆ بەیانی بڕۆ کتێبێک بنووسە بڵاوی کەرەوە کتێبەکە چەند باش بێ زانم فرۆشی ئەو کتێبەی تۆ چەندێکە ئێستا زۆربەی دەستگاکانی چاپ خەریکە تووشی کەسا دەبن خەریکە توش لە زەرەران بۆچی خەڵک ناخوێنێتەوە دکتۆر هەر سەبارەت بە خوێندنەوە هەرچەند تەوەری بابەتەکەمان تاوانە بەڵام بەشی لە خوێندنەوەی خراپی زۆر جار دەکرێت بڵین هۆکارە بۆ زۆربوونی ڕێژەی تاوان بۆ نمونە کەسێک کە لە ڕێگەی کتێبەوە تووشی ئیلحاد و فکرێکی خراپ دەبێت باوەڕی بەخوا نامێنێ باوەڕی بەوە نیە کە هێزێک هەیە ئەم گردونە بەڕێوە دەبات لە بەرامبەردا ئەم کەسە دەستکراوە نییە بۆ ئەوەی کە دزی بکات چونکە ناترسێت کە لە پرسیینەوەی لەگەڵ بکرێت لەوە لە قیامەت جەهەنەم و بەهەشت ئەمانە لە لای ئەو سفرە پێتان وانە خوێندنەوەی خراپیش جارێکی دیکە هۆکارێکە بۆ زۆربوونی ڕێژەی تاوان کێ کتێبە خراپەکەی چاپ کردووە بەڵێ کێ چاپی کردووە تۆ دەتوێت هەموو جارە بچیتە سەر ئەرزتکەم کە ئەخر کارزان یعنی ئەزانی وەک ئەو وایە چی وایە میلەت لە بەردەم دەسەڵاتە وەکو مناڵ وایە لە بەردەم بۆ نمونە دایک و باوکێکی بەدەسەڵاتە باشە ئەم دەسەڵاتە ئەگەر بیەوێ یعنی ئیمامی عەلی کاتی خۆی کە منتیقەی فرز گیرە هەموو ئەو غەنائیمانی کە گیرا بوو هێنایەنە بەردەستی ئیمامی عومەر ئیمامی عومەر فەرمی ئەو جێشەی ئەمەی ئەدا کردووە زۆر زۆر ئەمین بووە ئیمامی عەلی پێی فەرموو ئینەکە قەد استعففت فعفت الرعية ولو رتعت لرتعوا يعني علماء فرمون الأمراء كالأسواق يجبى إليها ما ينفق فيها دايما الدسالات
سەنگی مەحەکی هەموو شتێکی کۆمەلگاکانە. دەسەڵات ئەتوانێ کۆمەلگا بەرەو کۆمەلگایەکی مەسەرەن حیزبی عەدالە و تەنمیە ئەوەی کە لە تورکیایە کردوێتی. پێش دەسەڵاتی عەدالە و تەنمیە لە تورکیایە ئێمە ئەزانین وەزعی ئابووری تورکیا چ کارە ساتێک بۆ ڕۆژانە بانکەکان ئیفلاسیانە کرد. خەڵکی زۆر وەزعیان خراپ بوو، اقتصادی تورکیا اقتصادێکی منهار بوو. حیزبی عەدالە و تەنمیە هات بە ئەردۆگانیان گوتیان ئێوە چی عەسایەکی سیحریتان پێ اقتصادی تورکیاتان وا لێ کرد؟ گوتی ئێمە بەس دز نەبووین. بەس دز نەبووین. توانیمان ئابووری تورکیا ببوژێنینەوە. کاتە دەسەڵات ئەتوانێت هەموو شتێک بکە. یعنی ئێمە بین مەسەرەن جەناب تۆ خۆت پرسیارەکەیەکەی ئەڵێ کتێبەکە کابرا بەرەو ئیلحاد و بەرەو سەر لێشێواوی و بەرەو ژینگەیەکی تاوانکاری ئێبە. من پرسیارەکەم ئەمەیە کتێبەکە چۆن چاپ بوو لە هەرێمی کوردستانە؟ چۆن تەرجەمە بوو؟ کێ ڕێگای بڵاوکردنەوەی پێدا؟ لە کام دەستگای چاپ بە چاپ گەیەنداوە؟ من ئەتوانم بچم محاسبەی ئەمە بکەم، تۆ ئەتوانی ڕێگیری لەمە بکەی؟ کاتە دکتۆر لە خۆراکدا کوالیتی کۆنتڕۆڵ نەبێ هەرچی خۆراکێک بازرگانەکان بیانەوێ بهێنە ناو هەرێمی کوردستانەوە لە ڕووی سەحەوە دەرمان بە هەموو شێوازێک لە ڕووی خوێندنەوەش جارێکی دیکە ئێمە مەگەر کوالیتی کۆنتڕۆڵێکمان نییە ڕێگە ناگرێت لە هیچ کتێبێک ینی دەتوانی بڵێن کە هەرێمی کوردستان بووە بە کێڵگەیەک هەرچی بیویسترێت هەر کەسێک چی بیوێت تیایدا دەچێنێت. ئەندامانی باڵای حیزبەکانی دەسەڵات لە پشت چاپکردنی ئەو کتێبەوەن، من ناڵم هەموو دەسەڵات، بەڵام ئەندامان هەیە لە ئاستێکی باڵایە سنتەری پەخش و چاپیان هەیە. ئەوانە ئیش لەسەر بڵاوکردنەوەی کتێبی ئیلحاد و بێدینی و خوانەناسیەکەن. ئەوانە ئیش لەسەر بڵاوکردنەوەی ئەم دیاردانە ئەدەن لە خەڵکا. حیزب هەیە لەم کوردستانەیە کارەکە باشە، ئەمە معمەلی تلیاکی هەیە. تلیاک سنووری دەسەڵاتەکانی ئەو تلیاک گەنجی داڕزانەوە. ئێستا بڕۆ منطقەی پشدەر بزانم، منطقەی پشدەر ڕێژەی تلیاک چی لێ هاتووە کە منطقەیەکی زۆر مەحافظ و خەڵکێکی بە ئەخلاق و خەڵکێکی ڕەسەنی کوردەواری ئەو منطقەیە. بڕۆ بزانە ئەمڕۆ گەنجەکانیان چۆن ئالوودەی تلیاک بوون، کێ بڵاوێ کاتەوە دیاردەی تلیاک لە چۆوە؟ خۆ خەڵکی ڕانی و قەڵاتزیە خۆیان معمەلی تلیاکیان نییە. هێزێک هەیە بڵاوێ کاتەوە بە مەبەستێکی دیاری کراوە. کەواتە ئوستاز ئێمە هەمومان ئەمانە ئەزانین، یعنی ئێمە خۆمان هەڵە خەڵەتێنین. ئەگەر من بڵێم وەڵا خەڵکی سادە و داما و تاوانەکە یا خەڵکی بێدەست و بێپشت توان تاوانەکە، هەموو ئەوانەی کە ئێمە باز لە تاوانەکانیانەکەین هەموو ئەوانە خەڵکن و ئەو خەڵکانە دەسەڵات لە پشتیانە وەکو عەرزم کردی مەژنێ بەڕاستەوخۆ یا ناڕاستەخۆ. ئەو چەک و وەسائلانش بۆ تاوان بەکاردێ مۆڵەت پێدراوە کە پێیەکرد. دکتۆر کۆتا پرسیارم بۆ بەڕێستان وەکو چارەسەر دەبێت چی بکرێت واتە دەسەڵات بیکە و تاکیش دەبێت چی بکات بۆ ئەوی کە لە تاوان تێوە نەگلێ و داوی بە داوی تاوانەوە نەبێت جا چ پێی بفرۆشرێت چ تێوە بگلێندرێت؟ عەرزم کردی ئێمە ئەبێت سەر لەبەری پیاداچوونەوە بکەین بۆ سەر لەبەری ئەم سیستەمەی کە هەمانە لە ڕووی پەروەردەی، لە ڕووی ئاینی، لە ڕووی ئەخلاقی، لە هەموو ڕووەکانەوە ینی ڕۆڵی دەستگا پەروەردەیەکان بگێڕینەوە. ئێمە جەنابەت باسی خێزان و باوکو دایکی کرد. تۆ زانی ئێمە ڕۆژانە لە کەناڵەکانی میدیاوە ئیش لەسەر سوکایەتی پێکردنی باوکو دایکەکرێ، ئیش لەسەر نەمانی فکرەی بە پیاوسالاری ئەکرێ. ڕۆڵی باوک وەکو پەروەردەکاری یەکەم پێی ئەوتێ پیاوسالاری. ڕۆڵی ئافرەت ئەمڕۆ زەمینەیەکیان خوڵقان و ئافرەتێ پێی بڵێ ژنی ماڵەوەم شەرمەکا بڵێ ژنی ماڵەوەم. کاچێتە بەردەم مۆزەفێک یا لە شوێنێکا پێویستی بە وەرگرتنی پیشەکەیەتی کاڵێ پیشە چیە خوشکم تۆ زێگەوەستێ بە تەریقیەکەوە سەردا خاڵی ژنی ماڵەوەم. وامان لێ کردووە ئافرەت پێی عەیب بێ ژنی ماڵەوە بێ. کام پەروەردەکاری ینی کام ژینگەی پەروەردەکاریمان لە خێزانە هێشتووە. کۆمەڵ ڕێکخراومان بەڕێڵا کردوێتە گیانی ئەو خەڵکە باشە کە ئەمانە ئیش لەسەر ئەوە ئەکەن باوک ڕێزی نەمێنێ، حورمەتی نەمێنێ، مناڵ حسابی بۆ نەکا، پرسی پێ نەکا. ئێمە ئیش لەسەر ئەوواکەین کە کچ شوو ئەکا، باوکێ تەمەنی خۆی ئەخاتە پێناوی ئەوەی کچەکەی گەورەکە و بیا بەشوو کە شوو ئەکا پرس بە باوکی نەکا. بڕوا شوو بکە ئەڵێ ئەمە ژیانی خۆیەتی ئازادە لە هەڵبژاردننی هاوسەرەکەی. بوونی باوکمان لە پرۆسی هاوسەرگیریەکی ئەو بەتاوان دێتە پێش چاو. ئەمانوێت کەسایەتی باوک بسڕینەوە لە ژیانی ئەوە، ئەمانوێت و دێوەزمە وێنای بکەین لە بەرچاوی ئەو هەرزە کار و مێرد مناڵە. ئێمە ئاوا ئەکەین لەبەرەوە پێویستمان بەوە هەیە پێداچوونەوە بکەین بەمانەیە. ئەم جۆرە خیتابە لابەرین. پیاومان کردو بە دوژمنی ژن، ژنمان کردو بە دوژمنی پیاو، مناڵ بە دوژمنی باوک و دایکی. باشە لە هەموو ئەمانی شاوکو عەرزم کردی لەم هەموو شێواندنە دەسەڵات بەرپرسیارە. ئەو ڕێکخراوانە ئەم مۆڵەتی پێداون ئیش لەسەر ئەو بەو شێوازە خیتابە ئەکەن. باشە سیستەمی پەروەردەیی کە تێک چووە دەسەڵات بەرپرسیارە لە چاکردنی سیستەمی پەروەردەیی، دەسەڵات بەرپرسیارە لە داخستنی ئەم هەموو شوێنەی کە ئەمڕۆ ئیش لەسەر بەدڕەوشتکردنی تاکی کوردەکەن، بێهۆشکردنی تاکی کوردەکەن، بێکەڵکردنی تاکی کوردەکەن، با هەموو گەنجی کورتی لیان خۆر بێ. کێ دیفاع لە سنوورەکانی ئەو وڵاتە ئەکا؟ کێ ئەو هەرێمە ئەپارێزێ؟ با گەنجەکانمان هەمووی ئالوودەی خانەکانی لەشفرۆشی بن، با ئافرەتەکانمان هەمویان لەشفرۆش بن.
چی ئەمێنێتەوە بۆ ئەو هەرێمەی ئێمە ئەمانوێ دەوڵەتی بۆ کورتیا دروستکەین مانای کوردبوون نەماوە لەم هەرێمەیە گەنجی ئەم وڵاتە بە شێوازێک بەدبەخت و سەر لێ شێواو بووە یعنی هەموو ئەوەی شکایەتی ئێوێ بیدا بۆ ئەوەی بڕوا بەجێ بێڵێ سەری خۆی هەڵەگرێ ئاوی دەریا و ئاگر و دار و بەرد خۆی پێ ئایکەشێ بەستە بڕی لەم هەرێمە قوتاری بێ ئەگەر ئێمە کوردایەتی ئەەکەین زمینەیەکی باشی کوردبوونمان بۆ کوردەکان و هاوڵاتیانی ئەم هەرێمە نەسازاندووە تا ئێمە بڵین وڵای ئێمە خزمەتمان کردووە گەنج ناسنامە نەتەوایەتەکەی خۆی بە شانازیەوە باس بکە. بەڵێ زۆر بەڕێز پرۆفسۆر دکتۆر خالید محەممەد ساڵح مامۆستای زانکۆ و شارەزا لە فقهی بەراورد سپاس بۆم دەرفەتێ بێمەتان بەخشی بەڕێزان بەم شێوەیە کۆتاییمان هێنا بە مەڵخەی بەرنامەی دیداری تایبەت تا بێگەیشتنەوە خواتان لەگەڵ